ئەویش ئاوازی باڵەکانی دەرهێنەر هێمن خالیدیە بەشداری لە فستیڤاڵی فیلمی لەندەن ئەکات. لە شاری لەندەن فستیڤاڵی فیلم بەڕێوە دەچێت کە ژمارەیەک فیلمی جیهانی بەشدارن و فیلمی ئاوازی باڵەکان لە دەرهێنانی هێمن خالیدی بەشداری فستیڤاڵەکەی و پاڵێوراوە بۆ چەند خەڵاتێک. فیلمەکە باس لە مرۆڤ دۆستی کورد دەکات بەرامبەر بە ئاژەڵ و باڵندەکان و چیرۆکی خێزانێکی کورد دەگێڕێتەوە کە لە ڕۆژهەڵاتی کوردستان و لەلایەن ئامادەبووانەوە پێشوازێکی گەرمی لەکرا. دادا شگیان كان كنشكي أصلاني شان هاوري سلاي تواري. أنا والله لا. لا جوليا من الله كيف. لا جوليا مني دسم بياني. دسم شان كله دسم بياني. أو لا تبوا بخوي رزقي خوي بياكا. بياني كان تواني كاسبيكا شقلي عيباي خو. فيلمي سينجينج وينك يعني أوازي بالكان لدرهناني كاكيمني خالدية. نشيروكي أو فيلما لا ئاوایی دەرەتفێ لە شاری مەریوان دەگوزارێت. ئەم لە یەکەم دەرکەوتنی ئەم فیلمە لە فێستیڤاڵی بوسان 20مین خولی لە کۆریای باشوور خەڵاتی باشترین دۆکۆمنتاری بەدەستهێنا، هەروەها بەشداری لە فێستیڤاڵی زوریخ لە سوئیسرا و هەروەها 69مین فێستیڤاڵی فیلمی نێودەوڵەتی لەندەن کردووە و ئێستا لە بەشی کامپتیشنە لە چێبڕشێدایە بۆ وەرگرتنی خەڵاتی باشترین دۆکۆمنت بۆ جایزەی جان گریەرسۆن. چیرۆکی بە کورتی ئەگەر باسی چیرۆکی فیلمەکە بکەم، چیرۆکی فیلمەکە لەسەر پورە خەجەیە، ئافرەتێکی بە ساڵاچوو کە لە بینی دوو بەرداشە ماوەتەوە. لەم ئاوایی جوانی دەرەتفێ خەڵک ژیانێکی هاوبەش و تەنگاتەنگیان بەیەکەوە هەیە لەگەڵ لەقلق و هەروەها پورە خەجێ لەقلقێک کە بەهۆی شۆرتی کارەبا و وایەری کارەبا باڵی شکاوە تیماری ئەکات وی هەوێت بیگەێنێت بە کۆچی لەقلقەکان لە گەرمێن و شوێستانیان. هەروەها هاوکات کچەکەی خۆی هەوڵی ئەوە دات بڕوا بۆ بەریتانیا کە شووەکەی لەوێ ئەژیت و لە یەکدا بڕاون و پورە خەجێ هەوڵەدات کچەکەی ڕاگرێت کە نەڕوات لەولاوە هەوڵەدات کە لەقلقەکە بگەێنێ بە ڕەفیقەکانی و بە هاوژینەکەی کە لە کاتی کۆچکردنا بەیەکەوە بڕۆ. ژیانەمەی مەڵی ئەمە بەڕاستی ئەگەر كرجع سالك وإنسان ومزن باسی بکەم ئەوانە ژینگە دۆست و ژینگە پارێز بووی لەسەرەوە ئەساسە بەڕاستی ئێمە ئەمەکمانەوە لەسەری تا ئێستا ڕاوەستاین بە ورد و دروشمانەوە ئێمە لەو خۆشەویستی زۆر فرۆفراوانمان بووە بۆ ژینگە و ژینگە پارێز. بەتایبەت بەڵگەمان لەسەرەیەکە لە باشووری کوردستانی شاهتا جوڵەی ئاورکوژانەوە و ئەو شانیشمانە بووە لە پێنجوێن و دەوروبەری پێنجوێن بۆوانە. بەڕاستی ئەم فیلمە بەڕاستی پیشانیەدا بە ئێمەی کورد کە هۆشیار بین چیتر بەڕاستی لەگەڵ ژینگە ناڕەحەت نەکەین و عەزێتی نەدەین. خۆشەویستیمان بێ بۆ پەلەوەرەکان بۆ ژینگەی کوردستان چون باش جوانترین ڕازاوەترین سروشمان هەیە کە ئێمە بەڕاستی دەبێت شانازییەوە بکەین. خۆت داوە ڕۆحی زەڕیتیانیە زۆر فەقیرە بەقەڵبەقی نییە دەنوکێکیان لە دایکم ڕۆژێ باخاز بێتم لەگەڵ لەقلەقایم بۆ بریتانیا. زۆر گرنگە ڕاستی ئەمڕۆ من زۆر دڵخۆش بووم کە هاتم بۆ فستیڤاڵەکە لە فستیڤاڵەکە فیلمێکی کوردی هەبوو کە نامێشکرا بوو بە هیمەتی کاکە عەتا موفتی کۆمەڵێ هونەرمەند و
کۆمەڵێ خەڵکی تری کوردی بانگێش کردبوو بۆ بینینی ئەم فیلمە نایابە فیلمێکی دیکۆ ڤژن بوو بەڵام بەڕاستیەکی بوو لەو شتانی کە هەستت بەکات ناکرد یعنی لە سەعاتێک و 17 دقیقە تقریبا تۆ فیلمێکی دیکۆ ڤژن ببینی ئەبێەوەی هەست بەکاتەکە بکەی ئەوەی کە سەرنجی منی زۆر ڕاکێشا و زۆر دڵخۆشتری کردم ئەو جمهورە بێدەنگە جوانە بوو کە لە هۆڵێکی 150-200 کورسیە توانم بڵم 160 کورسی تەنها کورد نەبوون هەموو بیانی بوون و زۆر بە تامەزرۆیەوە ئاگایان لە فیلمەکە بوو و متابعیانە کرد و دواتریش لە کیوەیەکان لە پرسیار و جوابەکە بەشداریکی زۆر باشکرا لەلایەنە و خەڵکانەوە زۆر دڵخۆش بووم ئیشێکی تا بڵی جوانە بەڕای من ئەم ئیشە مەفروضە بۆ کۆمیونیتی کوردیش پیشان بدرێ چونکە کۆمیونیتی کوردی سەرێرە نەبوون من بیستیشم دوێنێش کە عرض کراوە دیسانەوە کەمایەتێکی زۆر لە کوردەکان بەشداریان کردو لە هاتن بۆ بینینی فیلمە جوانە بەڕای من پێویست دەکا کە هیچ شوێنێک هەستێ بەوەی کەوا ئەم فیلمە پیشان بدرێتەوە بە تایبەت بۆ کوردەکان كرخو إمساء البهايمان من وەکو گەنجێکی کورد لە بریتانیا زۆر خۆشحاڵ بووم بە بەشداریکردن لە تماشادانی ئەم فیلمەدا بەڕاستی شانازیە بۆ ئێمەی گەلی کورد کە فیلمێکی وەکو ئاوازی باڵەکان لە فستیڤالێکی وەکو ئەم فستیڤالەیە کە بریتیش فیلم ئینستیتیوت ڕێکی خستووە پیشاندرا بەڕاستی شانازیە چون بەرزترین ئەرزشیان بۆ ئێمەی کورداناوە کە ئەم فیلمەمان لەم مسابقەیە لەم کۆمپیتیشنا بەشداری کردەوە زۆر خۆشحاڵ بووم فیلمەکە بەڕاستی زۆر سوودم لێ برد زۆر لەزەتم لێ برد وە هیوادارم هەموو کوردێکی کەش بتوانن بیبینن خۆ من بۆ تۆ چۆنم دڵخۆش بووم کە ئەمڕۆ فیلمێکی ئاوە کوردی لە هاتۆتە دەرەوە لە ناخی کۆمەڵگای کوردستان لە شارێکی وەکو لەندەن نمایش کرا و زۆر سپاسی دەرهێنەری ئەم بەشەکەم کاک هێمن کە توانی بەڕاستی بە جوانی نیشان داد کە خەڵکی کورد ژیانی چۆنە و کلتوری کوردی نیشان داد و هەروەها توانی بە جوانی خەڵکی کورد بە جیهانیا بناسێنێت لەم دوایانە لە وڵاتی کۆرەش توانی بە خەڵاتێکی زۆر باش بکات ئەمڕۆژ بۆ ئێمە وەکو کوردێک لە تاراوگە شانازی بوو کە توانی ئەم فیلمە نیشان دات و خەڵکی دەرەوە و خەڵکی تاراوگە و هەتا خەڵکی بیانیەرەکانە چێژیان وگرت لە کۆمەڵگای کوردی و بتوانین کوردستان بە شێوەیەکی جوان بناسێنین کە کورد چۆن توانیوێتی بەم ئاستە بکات هاتم و ئەو فیلمە کوردیەمان بینی بەڕاستی کارێکی زۆر جوانیان کردو ئەو برادرانە دەستیان خۆش بێ کە یعنی هەرچەند ئێمە کوردەکان کەم هاتبووین دیارە ڕۆژانیتر هاتوون بەڵام بە زۆری ئینگلیزەکان لێ بوون هەمووی تامیان لێ ئەبینی واقعی ژیانی ئەو کوردانی ڕۆژهەڵاتی کوردستان کە لەوێ ژیان بە کورد بەگشتی پیشانەدا کە چەند نەک هەر کورد بۆ ناوی بەناوبانگەکە میوان دۆستە بەڵام لێرەدا ئەبینین کە چەند ئاژەڵ دۆستە